بۆ قسەکردن لەبارەی کاریگەری سەقامگیری هەرێمی کوردستان لەسەر کەرتی وەبەرهێنان و بە ئامانجگرتنی وەبەرهێن و سەرمایەداران لەلایەن ئێران و گروپەکانی سەر بە وڵاتە لە ستۆدیۆمە بەڕێز خورشید مزوری وەبەرهێنمان میوانداری کردووە کە لێرە لە ستۆدیۆ میوانێمە بەڕێز خورشیدم کاتت باش بەخێر هاتن. خۆشحاڵ بووم بەخێر بن. بەڕێز خورشیدەوە چەند ساڵە کارەکەن ینی لە هەولێر کارەکانتان بازرگانیتان وەبەرهێنانتان گەشەی کردووە جارە بالەوە دەست پێ بکەین. سپاس بۆم دەرفەتە ئاژەخان. ئێمە وەکو خۆمانەوە نزیکەی 12 ساڵە لە کاری وەبەرهێنان کار دەکەین لە هەرێمی کوردستان بە تایبەت لە هەورێ. بەردەوامیشین لە بواری وەبەرهێنان چەندین پروژەمان هەنە لە بواری نیشتەجێبوون و کشت و کاڵ و پیشەسازی و خۆراک و پروژەکانمان ئەوانەی کە تەواو بووینەوە ئایدیش لە بەردەستمانن کە ئیش تێدا دەکەین و بەردەوامیشن. باشە بەڕێز خورشید چی وای کردووە کە ئێوە ماوەی 12 ساڵ بەردەوام بن و لە زۆربەی سێکتەرەکاندا کە ئاماژەت پێکرد ئێوە و بەرهێنانتان کردووە و بازرگانیەکان چی وای کردووە کە ئەم ینی بۆ ئێوە فەراهەم بێت بتوانن ئەوەنە بەردەوام بن و کارەکانیشتان فراوانتر بکەن؟ بێگومان هاژەخان وەبەرهێنەر خۆی هەر وەبەرهێنەرێک لە هەر وڵاتێک پێش ئەوە وەبەرهێنانەکەی بکە تەماشای باری ئەمنی و سەقامگیری وڵاتەکەی دەکا. دروستە. ئەو سەقامگیری و ئەو ئاسایش و ئەمنیەی کە هەبووە لە هەرێمی کوردستان وای کردووە کە هەم ئێمە وەکو وەبەرهێنەری ناوخۆیی هەم وەبەرهێنەرانی بیانی بێن بۆ هەمرە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن. هەر ئەوە بووە کە بەردەوامیمان پێداوە و لەگەڵ ئەوەش یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کە یاسایەکی زۆر باشە و گونجاوە هەرچەندە پێویستە هەموار بکرێتەوە لە هەندێک بواردە بەڵام یاسایەکێک کە دەرفەتی ساندووە لە بوو وەبەرهێنەر بێکاری وەبەرهێنان بکە لە هەرێمی کوردستان. باشە یاخود کاتێک ئێوە وەبەرهێنانەکەن هەلی کار ڕەخساوە زۆرێک لە کرێکارەکان لە ناوخۆ کارەکەن کاتێک کە ئێوە کۆنتاکتان هەیە لەگەڵ هەم کرێکار هەم وەبەرهێنانی دیکە و هەم بازرگانانی دیکە هەڵبەت بەرکەوتنتانە بێت لەگەڵ ئەو کەسانی کە بازرگانن لە ئێرانەوە هاتوون ئەوان چۆن ئەڕوانە هەرێمی کوردستان و سەقامگیری و فەرهەمکردن و ئاسانکاریەک کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە کراوە بۆیان؟ هەموو وەبەرهێنەرێک ئاژەخان لە وڵاتی دەوروبەر و لە وڵاتەکانی تر ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستانیان پێ لا پەسەندە ینی بەتایبەت ئەو وەبەرهێنەرانەی کە لە ئیرانیشەوە هاتوون وەک هەروەکو خۆت باست کرد چەندین کۆمپانیای ئیرانی هەن لە وڵاتە ئیش دەکەن. بیگومان ئەگەر ئەو هەرێمەیان پێ سەقامگیر و ئارام نەبێت ناتوان بێنەوە وەبەرهێنانە بکەن. سەبارەت بە هەلی کاریش بڵێ ئەمە وەک خۆمان لەسەر بڕیاری سەرۆکی حکوومەت کە بڕیاری دابوو 175 دەبی دەستی کاری ناوخۆیی بی لە هەموو پرۆژەکانمان لە هەموو سێکتەرەکانمان کردیە کە زیاتریش لە 175 هەلی کار بوو هاوڵاتی ناوخۆیی بڕەخسێنین و ینی ئەوان بەکار بخێن لە پرۆژەکانمان. ڕاستە هەڵبەت هەموو ئەو قسانەی کە من و تۆ ئاماژەمان پێکرد لەسەر و سەقامگیری هەیە لە هەرێمی کوردستانەوە کاکە وەبەرهێن سەرمایەدار پشتقایم بێت لەوەی کە فراوانی بدات بە پرۆژەکانی بە کەرتی وەبەرهێنان بەگشتی. بەڵام لە کاتێکا کە هێرشێکی بێپاسا و ئەکرێتە سەرم هەرێمە هەڵبەت ئێران من هەموو جارەگەڵم تەنها مەترسی نییە بۆ سەر هەرێمی کوردستانەوە بۆ هەموو جیهانە لەبەرەوەی ئەوەی کاتچێکی ئەتۆم دروستکە ئەوە مەترسی هەیە لەسەر هەموو جیهان تەنها بۆ نییە. ئێوە چۆن ئەڕوانە دۆخەکە وەکو سەرمایەداران بۆی کە بەردەوامی بدەن بە کارەکانتان ئایا پێتان وایە و سەقامگیری لە هەرێمی کوردستان و هەولێر هەیە بەردەوامیە بێت واتە و پشتقایمی هەتانە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەگەر هێرشێکی واش هەبێت ئێوە خۆڕاگریتان بەردەوام بێت؟ ئێمە ئەکید ینی خۆڕاگریمان بەردەوام دەبێت بەس هیوادارین ئەو کارانە دووبارە نەکرێتەوە بێگومان ئەو کارانە کاریگەری پاستە خۆی دەبێت لە سەرکەرتی وەبەرهێنان و ئابووری لە هەر وڵاتێک نەک تەنها لە هەرێمی کوردستان و بەڵام ئێمە پشتمان بە حکوومەتی خۆمان قایم ئەو ینی ئومێدمان هەیە کە ئینشاءڵڵا ئەو کارانە ڕابگیرێن و بەردەوامی پێ نەدرێ چونکە بەڕاستی ئێمە لە حاڵی ئێستادا کە لەو پرۆژانەی خۆمان و لەو کەرتانێکی ئیش دەکەین بەردەوامین و هەوڵیشمان داوە
کە لەگەڵ وەبەرهێنەری بیانی لە گفتوگو داین بەوانیش بێن لە کوردستان لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن بەڵام کە ئەو کارانە دەبی بێگومان یعنی ئەو گفتوگوانەش بڕێک هەم ڕادەستی و هەم پاش دەکەویتن ئەوجا ئومێدەوارین ئەو کارانە بەردەوام نەبن و ڕابگیرێن بۆ ئەوەی وڵاتمان زیاتر پێش بخەین و هەولی زیاتری وەبەرهێنان بدەین لە هەرێمی کوردستان. باشە کاریگەری چی بووە و هێرشانە لەسەر کەرتی وەبەرهێنان و بە تایبەت لەسەر ئێوەی سەرمایەداران و ئێوە خۆتان ئەڵێن چی ینی هەم داواکاریتان هەم بۆ چوونتان چییە؟ کاریگەری وەکو گوتم لەسەر کەرتی وەبەرهێنان زۆر دەبیتن ناتوانانی ینی بۆ جدیاتەی کە هەد بوو لە پێشتر بەردەوام بی هەرچەندە بەردەوامیمان هەر هەیە بەڵام کە تەماشای دەکەی و فکر لێ دەکەی ئەو کارانەکە هەبی و ناتوانانی بەردەوام بی لە بە جدیاتەکەی پێشان ئومێدیشمان ئەوەیە کە باش بکرێ و چا بکرێ و باشتر بکرێ ئەوانە ڕابگیرێ وەکو گوتم ئومێدێکی باشمان بە حکوومەت یاریمە هەیە تایبەت سەرۆکی حکوومەت کە هەردەم پاڵپشتی بووە لە بۆ وەبەرهێنان کەسانی وەبەرهێنەر و سایمادار بۆی بتوانن هەرێمی کوردستان بەرەو پێشتر و باشتر ببن لە پرۆژەکانیان. جا بەڕێز خورشید هەر لە ئەو قسەی خۆت کاڵەی هەردەم ئومێدمان هەبوو ئومێدەکەتان لە جی خۆیەتی چونکە ئێستا سەرۆکی حکوومەت لە داڤۆسە کارەکانی ئەو چڕ بۆ تۆ لەسەرەوەی کە دەری بخات پیشانی بدات ئێوەی سەرمایەدار چۆن نەتوان کار بکەن تا سەرمایەداری دیکەش بێت سەرمایەکەی لە هەرێمی کوردستان وەگەڕ بخات ئەمە بۆ خۆی پاڵپشتیەک نابێت بۆ ئێوە لە کاتێکا سەرۆکی حکوومەت لە داڤۆس بەشداری گەورەترین کۆڕبەندی ئابووری جیهانی کردووە؟ ئەمە چۆنمان لەوەیە هاژەخان لەو کۆربەندە کە سەرۆکی حکوومەت بەشدارە بەڕاستی چاومان لەوەیە کە زۆربەی وەبەرهێنەرانی بیانی بێن ڕوو لە هەرێمی کوردستان بکەن بە هەوڵ و کوششی بەڕێزیان کە سەرۆکی حکوومەت ئەوە زۆر گرنگە لە بۆ هەرێمی کوردستان و لە وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان طبعاً ئەوانە کە دێن لە بۆ هەرێمی کوردستان بەڕێگەی یان ئەوخەتە وەبەرهێنەرەکەەوە دەتوانن پرۆژەکان وەکو برێن پێکەوە ئەنجام بدەن لێرە وەبەرهێنان بکەن لێرە زۆر گرنگە لە بۆ ئێمە و هیواداریشین کەەوە نەتیجەیەکی باشی هەبیە و کوبوونەوانەی سەری حکوومەت لە داڤۆس و ئومێدەواریش هەر ینی تەوقع ئەوەش دەکەین کە نەتیجەی باش هەبی ئینشاڵڵا لێ باشە گرنگی ئەو سەردانانە ئەو لێک تێگەیشتنانە یاخود ئەو دانیشتن و ئەو ڕێکەوتنانەی کە ئەکرێ بۆ نمونە لەگەڵ سەرمایەداران لەگە وڵاتانی دیکە چییە بێت بۆ ئێوە لە ناو هەرێمی کوردستاندا؟ باسم کرد وەکو خۆمان کە وەبەرهێنەری ناوخۆین وەبەرهێنەری ناوخۆیمەوە ئێستا هەوڵمان داوە کە وەبەرهێنەری بیانی بینین لەگەڵمان ینی پرۆژە بکەن لە هەرێمی کوردستان ئەو ڕێکەوتنانەی سەرۆکی حکوومەت لەگەڵ ئەو وەبەرهێنەرانی بیانی و لەگەڵ دانیشتن لەگەڵیان لە بۆ ئێمە کاریگەری زۆر دەبی و زۆریش گرنگە ئێمە ینی لە زۆر ڕۆوە دەتوانین برێن وەکو برێن بە شەراکەت ئیش پێکەوە بکەین لەگەڵ وەبەرهێنانەی کە بە تەمام بێن لە هەرێمی کوردستان ئیش بکەن و بەڕێگەی سەرۆکی حکوومەتەوە و حکوومەت هەرێمەوە بێن ئیش بکەن ئێمە توانین لەگەڵیان جوێنڤێجەر دروست بکەین وەکو خۆمان ینی پرۆژەکان پێکەوە ئەنجام بدەن چ لە بواری نیشتەجێبی پیشەسازیبی کشتتوکالیبی لە هەر کەرتێکە ئەوم بیانەوێ لەبەرەوەی هەرێمی کوردستان زۆر لەبارە لە باو ئەو ئیشکردن و وەبەرهێنان وەکو گوتم. بەڵێ بێگومان هەڵبەت کاراسانیە بۆ ئێوەش کە لە داهاتوودا لە وڵاتانی دیکە وەبەرهێنان بکەن بەڕێز خورشید مزوری خاوەنی تانجگر و بەخێر هاتن وەکو وەبەرهێن و سەرمایەدارێک لە هەرێمی کوردستان بە هیوان کە هەمیشە پارێزراو بن لەژێر سایە و سەقامگیری هەولێر و هەرێمی کوردستاندا سوپاس بۆ ئێوە. زۆر سپاس بێ.